روشا ماف زاروكا العراقي چوایه چه کارت تکرن جبوی باشتر کنار روشا و نبطیبتی جد و روشا خرابیه گشتیجی نوا راستو باشور عراقی داد گل برای دکتر عبیر چلبی سر کار رخصتنا لباب جبوی گشت پیدان و مافن برو و کدش بغداد پای که راستا خود گل مدام دکتر گلک سپاس کوهین گل مدان افریقا روزا که گرینگ جبوی رو پروبونا کار کرنا زاروکان پاراستنا مافن مانان لی مخابنی و روشا زاروکا العراقی یا خرابه دیفون دیف چونین وکرین و طیبتیجی داخاز آریکاری کرنش حکومت عراقی روشا زاروکا نوکت چه آستکی خرابیه داره چندن او زاروکین کوب نچاری کارت کن و طیبتیجی از بحثا پایتخت عراقی بغداد بکن نعم بسم الله بناوی خوای بخشنده مهربان سلاو لا بارستو لا بینرانی کردستان بسوچواریش من سرتا دەمەوێت پیرۆزبایی لە گەلی عێراقکەم بە بۆنی جژنی قوربانی پیرۆزەوە هیوادارم گەل و وڵاتمان بە ئاشتی و خۆشەویستی بژی لە ڕاستی داوای کە پێویستە بە پرسیارەکەتەوە کە مانگی 12/6 هەموو ساڵێک ئێمە دیسان پابەندی خۆمان بۆ مافی منداڵان دووپات دەکەینەوە نەتەوە گرتووەکانیش بە تایبەتی نێردەی نەتەوە گرتووەکان پابەندی خۆی بە هەموو دامەزراوەکانی و بۆ پاراستنی مافی منداڵان دووپارات دەکاتەوە چونکە مافی منداڵان هاوارێکی مرۆیی پێویستە حکوومەتەکان پێوی پابەند بن پێویستە بە گرنگیەوە لە کارکردنی منداڵان بڕوان و لەو مەترسیەکانی تێبگەن جا لە عێراقدا بێت لە هەموو جیهاندا ملیۆنان منداڵ لە هەموو جیهاندا کار دەکەن دەناڵێنن بەهۆی لە دەزانی مافەکانیانەوە سەرکوت دەکرێن منداڵان کارێکیان پێ دەکرێت کە لەگەڵ تەمەن و جسمیاندا نایەتەوە پێویستە ئەوەمان لەبیر بێت کە عێراق ڕەزامەندی لەسەر مافی منداڵان داوە لە ساڵی 1994 هەروە عێراق بەشداری لە ژۆرێک لە هاوپەیمانی نێودوڵەتیەکان کردووە بۆ ڕێگریکردن لە کارکردنی منداڵ و دیاریکردنی تەمەنی کارکردن لەلایەکی دیکەشەوە ئێمە بەشدارین لە دوو پرۆتۆکۆلی جیاواز کە پایوەستن بە مافی منداڵان و جیاکردنەوە منداڵان لە پێکدادانە چەکداریەکان و جیاکردنەوەی منداڵان لە کارێکی قورس یاخۆت ڕێگری لەکردنەوەی کە بڕپێنرێن و جەستەیان بەکار بهێنرێت هەموو ئەوانەی کە باسم کرد هەموو ئەو پرۆتۆکۆلانە هەموو ئەو یاسانە یاخود هەموو ئەو هاوپەیمانێتیانە من باسم کرد دركراون دكتور اگر حتى يصاجي هذا المخابني والنائنا يعني جد ذكرن لازم بحث امار فرمي بكم ديفون وفاكولين الوكرين البغداد چندن اوزارو كان بن 80 ديار كريه يا سايدا كارت كان والعراق يجب قشتي امارك فرمي البردستي وهي جريداي كار كرنا زاروكا بموجب قانون بەڵێ بەپێی یاسای کاری عێراقی یاسای ساڵی 15 واتە لە خوار 15 ساڵەوە منداڵ قەدەغەیە کار بکات بەڵام لە چوارچەوەی هەڵمەتە مەیدانیەکانماندا بینیمانە منداڵ 5 ساڵ بۆ ئیشی کردووە ئاوە فرۆشیە کلێنسە فرۆشێ نایلۆنە فرۆشێ واتە یاسا ڕێگە نادات منداڵی خوار تەمەن 15 ساڵ کار بکەن بەڵام منداڵی 5 ساڵمان بینی منداڵی 4 ساڵمان بینیوە ئەمانە هەر هەمووی دەرچوونە لە یاسا ئەمە هەمووی سەرپێچیە پشتکردنە ڕێکخراوە نێودوڵەتیەکانە بەڵام پرسیارەکەی تۆ دروستە ئەو ڕێکەوتانە سوودیان چییە کە دۆخی منداڵ ئاوایە کە منداڵی عێراقی لەم حاڵەتایە کە منداڵی عێراقی مافەکانی بێبەشکراوە بێگومان ئەمانە سوودیانە بێگومان یاسا و پرۆتۆکۆل و ڕێکەوتن و هاوپەیمانێتی سوودی نییە تاوەکو ئەوەی کە منداڵی عێراقی ئەبۆ دۆخی بەو شێوە بێت بەداخەوە منداڵی عێراقی زۆر کاری قورس دەکات دەستدرێژی جەستەیی دەکرێتە سەر لێی دەدرێت جەستەکانی دەفرۆشن تەنانەت ئێستا منداڵ خودی خۆشی دەفرۆشرێت ینی سادەترین مافەکانی لێ بێبەش کراوە ناتوانێت بچێتە خوێندن هۆکارەکانیشی زۆرن با ئێمە هۆکارەکان بخەینە ڕوو بۆ منداڵی عێراقی دکتور هر سری پرسی پراوستم یعنی زاروک تێنە بکارانی تێنە ئەشکەنجەدان شالیە وان کەساوەکو ئەوێل دەف شۆل بکەن حتا گەتە ڕادێ جانجدەزانیژی العراقی هیچ کەسێک هاتیە سزادان سەروان ڕەفتارên gel zaroka têtekirin ser cadê al demê karkirine چندن اف کسین هاتین سزادانیان جی
سەرڕەفتارێن خراپێت گەل زاروکات کرد. طبعا بەڵێ نعم هو بله. هنالك ئێمە يعني خلينا نقول با بڵێن کە ئامارەکانمان وردین لەسەر ئەو بابەتە چونکە ئامارەکان لەلایەن ڕێکخراوەکانەوە دەردەکرێن بەڵام ئەوەی کە پێویستە بە ئامارەکانی وەزارەتی پلاندانانەوە تاو پێستە هیچ ئامارێکیان دەرنەکردووە وەزارەتی پلاندانان کە ئەوەی چەند بازرگانی بە منداڵەوە دەکرێت بەڵام دەزانین ئەمە دیاردەیە هەیە لە منداڵ دەدرێت بازرگانی پێوە دەکرێت دەستێشی دەکرێتە سەر ینی ئەمڕۆ منداڵ نەخێزانی ڕاستەقینەی خۆی دەڕپێنرێت ینی منداڵ لە چوارچەوەی خێزانێکدا گەورە نابێت ئەمە کێشەیەکی گەورەیە بەداخەوە ئەوەی کە ئێستا دەیبینین ئەوەی کە ئێستا شایەتین منداڵان دەستدرێژیان دەکرێت سەر تەنانەت دەکوژرێن لەلایەن باوکودای خۆیانەوە ئەمەش کارەساتێکی زۆر گەورەیە یان کەم ڕۆژ هەیە تێپەڕێت بەسەر عێراقدا کە منداڵێک بەدەستی دایک و باوکی نەکوژێت پێویستە منداڵ هاوڕێتی دروست بکات یاخود ژینگەیەکی هەبێت کە ژینگەیەکی گونجاو بێت بۆ پەرەپێدان و گەورەبوونی چاودێری بکرێت ینی خوێندنی بۆ دابین بکرێت مافەکانی بۆ دابین بکرێت بەڵام بەداخەوە دۆخی منداڵانی عێراق تەواو پێچەوانەیە بەداخەوە منداڵی عێراقی بەهۆی نەبوون یاسای تایبەت بە منداڵانەوە بە قورتترین دۆخی خۆی داتێتە بەڕێت ئێمە یاسایەکمانێت لێت تا ئێستا لە پەرلەمانی عێراق بەناوی یاسای پاراستنی منداڵانەوە کە لە ساڵی 2015ەوە تاو ئێستا بڕیاری لەسەر نەدراوە یاسایە لە 2015 ساڵە ئەمە کارەساتە ئەمە مانای وایە بۆچی ئەنش 2015 حتى و کەکەوە 2025 10 ساڵ دەرباز بوون حتى و کەژی البرلمانی دنگ نهاتیە سەردان کەمتر خەمکینە ئەڤێن تایبەتیژی بوو نەدانە مافێن زاروکە اكيد اكو بله طبعا احنا في بێگومان لە پەرلەمانی عێراقیش کۆمەڵێک لیژنەی تایبەت هەیە لیژنەی کارە لیژنەی ژنان و منداڵانە ئەم لیژنانە لەسەر ئەوانە کە ئەم یاسایە دەربکرێت لەسەر ئەوانە کە ئەم یاسایە دابڕێژنەوە بەڵام ئێمە دەیبیستین کە حکوومەت تەنانەت ئەوەشمان بیستووە کە حکوومەت ئێستا یاساکەی لە پەرلەمان کشاندووەتەوە واتە ینی هەنگاوێک هاتووتە دواوە لە جیاتی بچێتە پێشەوە لە جیاتی ئەوەی بیرکەنە بڕیار و بەسەر کە لە عێراقی دابستە پێن حکوومەت بڕیارەکەی کشاندووەتەوە و لە پەرلەمانیش نەماوە بەڵام ئەوەی کە بیستومانە ئێستا ئەنجومەنی وەزیران لیژنەیەکی پێکێناوە بۆ ئەوەی جارێکی دیکە داڕشتەی یاسای پاراستنی منداڵ دابنێرێتەوە بۆ ئەوەی کە یاساکە بە شێوەیەکی باشتر بێت بەڵام تۆ ناتوانانی بەم شێوە کار بکەیت چونکە ڕۆژانە منداڵ دەکوژێت ڕۆژانە منداڵ دەی دەدرێت هەتا وەکو زیاتر ئەم یاسایە دوا بخرێت منداڵی زیاتر خوێندن لەدەستدات منداڵی زیاتر دەکەوێتە سەر جادە منداڵی زیاتر ئاو دەفرۆشێت ینی منداڵ کاری زۆر سادە دەکات تەنانەت ئەوەی نانی یۆڕۆ یاخود نانی ئێوارە دکتۆرە ئەگەر کارکردنا زاروکە دابەشکینە سەر دوو گروپە ئەوێژ نەچاری وش فەقیری کارتکن و ئەڤێن تێنە بکارئینانش ئالیە ماڵباتên وانەڤە چەندش سادێ بوو هەر گروپەکی وانات چت جی پراستی نەچاریش بەرواز ئەوانای خراپیە مادیش فەقیریش هەژاریە چەند کارتکن بەڵێ با پرسیارەکە بە شێوەیەکی تر لێ بکەین السؤال بشكل اوضح دەتوانێت پرسیارەکە دووبارە بکەیتەوە بڕوون نەبوو زۆر پرسیارە من کارکردنا زاروکە ئەگەر ئەم دابەشی دوو بەشا بکەین بەشێکە شوانەژ نەچاری وش هەژاری چن کارکن ji بووی پەیداکردنا پاریەکێنانی بۆ ماڵباتên خۆ کەسێکێ مازن نینە ئەو چن نەچاری کارتکن بەشێک ژیش ئالیە ماڵبات و کەس و کار و کەسە نزیک وەتێنە بکارانین بازرگانی پاناتێتەکردن سەر جادا حتا خازخازوکیژی هەر بەشێکە شوانە چەندش سادێنە تایبەتیژێت ناڤە عێراقدا مەبەستا من ئەو زاروکێت کارتکن کیش کشوانا زیادەترن ئەوێژ نەچاری یان ئەوێت تێنە بکارئینان من باسم کرد کە کارکردنی منداڵان ئێمە کۆمەڵێک پارێزگامان لە بەردەسایە لە عێراقدا کە هەژارن لەوانە زیقار و کەربەلا و سەماوە و بەغداد ئەمانە خێزانی هەژاری زۆر زۆریان تایە ئەمانە کۆمەڵێکن کە ڕژی هەژاری تیاندا بەرزە هەر بۆیە دەبینین منداڵانی کارکرد لە پارێزگایانە زیاترن لە پارێزگاکانی دیکە زیاتر کار دەکەن منداڵ لەم شارانە هۆکاری هەژاری زۆرن بۆ نمونە
هۆکاری کارکردنی منداڵان زۆر زۆرن دەتوانین بڵێن هۆکاری سەرەکی هەژاریە بەڵام هۆکاری دیکەیشمانەیە لەوانە بەکارهێنانی لایەن خێزانەکانیانەوە نەبوونی هۆشیاری لەلایەن خێزانەکانیانەوە بۆ مامەڵەکردن لەگەڵ منداڵان هەروەها نەبوونی قوتابخانە بۆ ئەوەی کە منداڵ بچێت بۆ قوتابخانە هەنێک لەو منداڵانە قوتابخانە لێوە نزیک نییە بچن بۆ مەکتەب و قوتابخانە لەبەرەوە ناچارن کار بکەن ئەمانە ئەو هۆکارانە بوون کە باسم کرد ئاوارەیش ڕۆڵێکی گەورەی هەبووە ئاوارەکان بەتایبەتی ڕێژەی منداڵانی ئاوارە کارکردیاندا زۆر بەرزە ئێمە دامەزراوەی حکومیمانە هەیە دامەزراوەی پەروەردەیمانەیە کە پێویستە کار بکەن پێویستە هەڵسن بە ڕۆڵی خۆیان بەڵام زۆر بەداخەوە ئەو دامەزراوانەوە تا دامەزراوە حکومیەکان و دامەزراوە پەروەردەیەکان لاوازن نەیانتوانی ڕۆڵی خۆیان ئەمە کورتی حتا هەزارینەیە تا بنبڕکردن کارکردنا زارۆکا بەردەوامە لێ پرسیارە دومای کە ئەگەشتا بکەم دکتۆرە هەنە زاروکش بەر کارکردنێ و ناف کەشهەواکی خراپیە کارکردن داشت دەروان ماڵباتە خو حتا تووشی مادەین هوشبەر کارانینا مادەین هوشبەر بۆ بن ناڤە عێراقیدا زاروک نعم بەڵێ نعم هنالك بەڵێ يعني اليوم ئەمڕۆ منداڵی عراقی زۆر بەداخەوە بەکاردێنرێت بە گواستنەوەی مادەی هۆشبەر ینی ئەمە دیاردەیەکی نوێیە منداڵان ئێستا فێری مادەی هۆشبەر بوون ئەمە شتێکی زۆر زۆر مەترسیدار و کارەساتێکە بەسەر منداڵی عراقی داهاتووە ینی ئەوەی کە ئەو ئامارانەی کە لە بەردەستمانەیە ڕێژەیەکی کەم منداڵ بۆ نمونە فێری مادەی هۆشبەر بووە ئەمانە کۆڵی لێ ناکرێت کە توش بوون ڕەنگە ڕێژەیە زیاتر بێت ئێستا بازرگانەکان منداڵ بەکاردێنن بۆ گواستنەوەی مادەی هۆشبەر تەنانەت ئێمە لە قوتابخانەکانیش بیستمانە منداڵ فێری تلیاکێشان بووە منداڵ فێر بووە کە تلیاک لەناو خۆیاندا ئاڵ و گۆڕ پێ دەکەن ئێمە هەوڵمان داوە کە بە دوواداچین بۆ ئەم پرسە بکەین لیژنەمان دروست کردووە بۆ ئەی بزانین کێ ئەو تلیاکە دەدات بە منداڵ کێ فێریان دەکات چارەنووسی خۆیان ڕەش بکەن ئەمڕۆ دەتوانین بڵین منداڵ قوربانیە بە شێوەیەکی فراوان منداڵ قوربانیە پرۆژەیەکی قوربانیە بەداخەوە هەموو وڵاتێک ئێستا بناغی خۆی لەسەر ڕاوشێ پاڵێنات تایبەتیش دیال حکوومەتە تایبەتیش سەرپرسن وسایل مەترسیدا دکتۆرە عەبیر چەلەبی سەرۆکاری خستنەوە لە بۆ گەشە پێدان مافن بروێژ بەغداد گەلمەدەبی سپاس بۆ